بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هەڵاتنی دیکتاتۆرێک دەکەین کە خۆری دیکتاتۆرێکی دیکەش ئاوا بوو سەرۆکوەزیرانی بەنگلادیش لەژێر فشاری خۆپیشاندەران وڵاتەکەی بەرەو هیندستان بەجێشتووە قسە لەسەر هۆکاری هەڵاتنی و خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە و لێکچوونەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و چپەندێکی تێدایە هەڵاتنی سەرۆکوەزیرانی بەنگلادیش هەم بۆ خەوەک و خەڵک و هەم بۆ دەسەڵاتدارانیش ئەم پرسان لەگەڵ لە بەڕێزان کاوە پێنجوێنی ئەندامی دەستەی کارگەری دەستەی چاودێری کۆمەڵی دادگەری هەروە نووسەر و ڕۆژنامەنووسیشە هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵنیۆ قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەمتان دەکەین کاک حاجی کاوە بەخێر بێنە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوە بچینە سەر هۆکاری هەڵاتنی سەرۆکوەزیرانی بەنگلادیش قسە لەسەر ناسانێکی وڵاتەمان بۆ بکەی چۆنە دەکەوێتە کوێ دوای قسە لەسەر لێکچوونەکانیشی دەکەین لەگەڵ هەرێم. سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەم. بسم الله الرحمن الرحیم. جمهوریەتی بەنگلادیشی شعبی لە جنوبی شەرقی ئاسیا هاوسنوورە بە هیندستان و لە زۆربەی لاکانی و لە تەرەفێکی شۆس هاوسنووری میانمارە دانیشتوانەکەی نزیکەی 175 ملیۆنە دانیشتوانێکی خەیاڵیە 35 زمانی جیاوازی هەیە لە ساڵانەوەی خەڵکەی مسلمانە نزیکەی لە ساڵان 90 چەند پۆینتێکەم مسلمانە لە ساحەشتی هیندۆسە مەسیحی و بودیتایە خەڵکەکەی زۆربەی لە سەروی نیوەیەوە یعنی لە ساڵ هەفتای لادێنشینن بۆیە بەرهەمی کشتتوکاڵی لەوێ هەیە ئاوهەوایکی سەیری هەیە و گۆڵێن لای ئەمە چۆن لێن 4 فەسڵە لای ئەوێ 6 فەسڵ هەیە چۆن لە نیوەی هاوی نیوەی کۆتایی هاوی نیوەی پاییز نیوەی کۆتایی ینی ئەوە دیارێکی زۆری بەرهەمی کشتتوکاڵیانە 6 فەسڵەیە کە لە وڵاتیکە ئەوە نیە کۆمارێکی فراحیزبی یەکگرتووە ئەنجومەنێکی یاسادانیانیان هەیە و لە ساڵی هەفتاویەکەوە سربەخۆیان وەرگرتووە ئەم سربەخۆیە لە جاتی بۆیان بێتە نیعمەتێک لەم ئەخیرا ئەوتا ئەو سربەخۆی و پۆز لێدان بۆ سربەخۆی و بۆیان بۆتە ئەو موسیبەتی کە باسیەکەین ئێستا بەرزوت لە 1970 مسلمانە بەڵێ بۆ سەرۆکەکان ئالمانی سەرۆکان ئالمانی بۆی هەڵات خۆشی حکومڕانیەکە وڵا گەر حنباری نەبووە ئیسلامیەکان بۆ دەردەنەچوون و ئەوە قاچاق نەبوون و ئەنی لە وڵات هەم ئیسلامیەکان قات بڵێن ڕوبەڕووی زیندانی و لە سێدارەدان و هەم خەڵکی ئۆپۆزیسیۆنیایەتی دەستپێکی سەرکەوتنی شۆڕشەکەیان و لەم ئەخێرانەشا زۆربەی سەرانی یەکەمی ئیسلامیەکان جەماعەی ئیسلامی هەمووی قەتڵعام کرد و لە زیندانەکانە ڕزاندی. باشە سەبارەت بە هۆکاری هەڵاتنی سەرۆکوەزیران کە تەمەنیشی 76 ساڵە ئافرەتێک هۆکاری هەڵاتنی چی بوو ئەگەر من بەم قسە دەست پێەکەم پێشنیانمان وتوانە کە گۆپاڵی خەڵکی دەرهات لە خیزی ئیتر میری گەورە نامێنە فیزی بەڕاستی زۆر جوانیان وتووە کە گۆپاڵی خەڵکی دەرهات لە خیزی ئیتر میری گەورە نامێنە فیزی بەڕاستی تر یعنی گەیە ئەو پەڕی و گۆپاڵی خەڵک دەرهات لە خیزی و ئەو بوو ئەم خاتونە خراپ بەسەری ئەشکایەوە و ڕای کرد. باشە ئەو شۆڕشەی کە دروست بووە ئەمە شۆڕشێکی جەماوەری بەزیاتر لاوان و خوێندکارانن ئەتوانین بڵێن ئەمە یەکەم شۆڕشی سەرکەوتویان نییە لە 52 لەمە گەورەتریان کردووە لە 52 لەسەر ئەمە ئەم گەلە زمانیان لێ قەدەغە کرا زمانی سنگالی لەمان قەدەغە کرا لە 52 گەورەتریان کرد بەرامبەر بە پاکستان و ئەو وڵاتانی کە دەستیان بەسەر ئەمانە هەبوو دواتر شۆڕشی گەورەتر لەوە گەورەتیان کردووە ینی ئەم خەڵکێکی وریا و خەڵکێکی وعین بۆ نمونە ئێمەەوە تا بە درێژایی پێڵێن نازان مردنی سپی پێڵێن مردنی لەسەر خۆی پێڵێن ئەو هەموو حادیسەی سیارە و ئەو هەموو بێجادەی و بێجادە و بانی و کارەسات و قوربانی کە لە سیارە ئەوان لەسەر ڕێگاوبان و لەسەر کارەساتی و قوربانی سیارە ئۆتۆمبیل باش بەقەر ئەمڕۆ مزارەکان بەقەی ئەمڕۆ بوو کە کردیان دووبارە ئەوەشیان هەر سەری کرد لەسەر بەتاڵە بێکاری دووبارە ئەوەیان سەری کرد یعنی شتێک نییە ئەم خەڵکە بە جەربەزەیە قبوڵی بکات ینی ئەتوان بڵێم درێژیشی کێشا حکمی ئەم ئیسیبداد و ئەم 5 ساڵ حکم بڵێ ئەگینا وایە زووتر دەست بەکار بوونایە
چی شۆڕژگێرێکە کەوای لێ دوای بوو بە دیکتاتۆر ینی خەڵگەڵی خۆشببختانە منەڵم خۆشببختانە نا ئێمە هێندە نەکبەتین و گەلێکی هێندە بەژمێنەتین هەموو شتێکمان ئەبێ لە گەلێکی بەژمێنەتر ئین بێ نادام بۆ ئەم گەلی ئێمە بۆ ئەم وڵاتی ئێمە حکومڕانانی وڵاتی بۆ لە سوید و نەرویژ نەچوون بۆ بێ هەمیشە لە بەنگلادیش بچن بۆ بێ هەمیشە لە کەمبۆدیا بچن بۆ بێ هەمیشە لە چاوچیسکۆ بچن ئەی خۆزگار ڕۆژێک ئەم دەسەڵاتدارانی وڵاتی من لە دەسەڵاتدارانی وڵاتی سوئیسرا و نەرویژە چوون ئەو خاڵە هاوبەشانی کە لەم وڵاتی منە هەیە هەمان ئەو خاڵە هاوبەشانەیە کە لەوێ هەیە یعنی ئەم بە میراتگیریە فەرموو دەسەڵاتی هەردوو لامان هەردوو دەسەڵاتی هەرێمی کوردستان ناتوان بڵێ یەک دەسەڵات هەردوو دەسەڵاتی هەردووکی میراتیە باش بەس بۆچی هەڵاتەوە بە هیندستان پەیوەندیکی باشی لەگەڵ ئەو سەرۆکوەزیران مۆدی سەرۆکوەزیران هەم مرتەزەقەی ئیسرائیلی ئەمە هەم هاوپەیمانێکی باشی ئەو دراوسێ بەڕێزەیەتی هیندستان کە بۆ دەردەی بردوو وایە زانی هیندستان تەدەخولی زۆر گەوری لە سەرکات بەڵێ بە کۆپتەری شەڵاتەوە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت لەسەر خەڵاو بەشەکانش قسە دەکەین کاک دکتۆر ئەحمەد جەنابشت بەخێر بێ خوێنەوەی بەڕێز چی بوو لەسەر و خۆپیشاندانی خوێنکارانی زانکۆکان هەم زانکۆ حکمی ئەهلیەکان و هەم لاوان کە بەنگلادیشی گرتەوە ناڕزایەتی هەبوو کە لە سەداسی دامەزراندن بۆ نەوەی شۆڕژگێرەکان دانرابوو لە سەداسی و دامەزەنە هەر چەندە دواتریش کەم کرایەوە بەڵام خۆپیشاندان هەر بەردەوام بوو تا سەرۆکوەزیران هەڵات بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ میوانە بەڕێزەکەشتان کاوە پێنجوێنی دیارە سروشتی هەر وڵاتێکی دیکتاتۆریە هەر ڕژێمێکی دیکتاتۆری ئەوەیە کە داخوازی میلەتەکەی ئەو داخوازیانەی کاڕەوان سەرکوتیانەکە لە بری وەڵامدانەوە لە بری بە پیرەوەچوونی داخوازیەکانیان سەرکوتیانەکە بەداخەوە سەرۆکوەزیرانی بەنگلادێشی شەمان ئەو ڕێزکەی گرتە بەر کە لە بری وەڵامدانەوەی داخوازی میلەتەکەی و گەلەکەی کە داوایان ئەکرد خۆرەخکاری لە وڵاتە کۆتایی پێبێ و گەندەڵی نەمێت چونکە هۆکاری سەرەکی زیاتر خۆپیشاندانەکان بریتی بوو لە بوونی گەندەڵی لە وڵات و هەروەها قۆرەخکاری دەسەڵات و بە تایبەتی خۆرەخکردنی بواری ئابووری بۆ دەسەڵات و لایەنگرانی حیزبی دەسەڵاتدار ئەو یەشێک لەوانە بوو کە ئەو خاڵی کە خۆپیشاندانەکانی لێوە دەست پێ کرد و تەقیەوە ئەوە بوو کە لە سەداسی ئەبێ دامەزاندن بۆ لایەنگرانی خۆیان بی واتە بە ناوی ئەوانەی کە کەسوکاری جەنگاوەرە کۆنەکان و جەنگاوەرە دێرینەکان وەکو لای خۆمانەڵێ پێشمەرگە دێرینەکان واتە ئەبێ بۆ حیزبی حاکم بێ بۆکو لای خۆشمان بۆ دامەزراندن و زۆربەی ئیمتیازاتەکان بۆ حیزبی دەسەڵاتە بۆ لایەنگرانی خۆیانە بۆی ئەمانی جوایان کرد هەر ئەو داواکاریان هەبوو بەڵام کە ئەو داواکاریانە لە سەرتاوە جێبەجێ نەکرا ئەگەرچی دوایی دادگای وڵاتیش ئەمەی هەڵوەشاندەوە کەمی کردەوە بۆ لە سەدا شەشیش بەڵام دیسان هەر خەڵکەکە ئەو کاتە سەقفی داواکاریەکانیان بەرز بوویەوە داوای گۆڕانکاری جزدیان کرد لە وڵاتە توکە 15 ساڵە ئەو خانمە لەسەر حکومە و لە دەسەڵاتی بەدەستە بەڵام لە ماوەی دەسەڵاتیە بە هاوکاری هیندستان و هندۆسەکان سەرکوتکارێکی زۆری کرد خەڵکێکی زۆری خستە ناو زیندانەکانەوە هەر لە ماوەی ئەو ماوەی چەند ڕۆژەی ئەو چەند هەفتەی ناڕەزایەتیەکان نزیک بە 2 مانگ زیاتر لە 10,000 کەس خراوەتە ناو زیندانەکانەوە زیاتر لە 300 کەس کوژراوە بە سەدانی تر بریندار بوونە و لە ماوەی حکومڕانەکەی خۆشە بە هەزاران خەڵکیان خستە ناو زیندانەکانەوە و دەنجی ناڕەزایەتیان نەهێشت ئۆپۆزیسیۆنیان سەرکوت کرد بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی حزبی جەماعەی ئیسلامیان قەدەغە کرد لە وڵاتە سەرکردە ئیسلامیەکانیان خستە ناو زیندانەکانەوە و یارمەتی هیندستانیاندا و هەروەها یارمەتی میانماریان ئەدا لە بەرامبەر پێشێلکردنی مافەکانی مسلمانان لە میانمار کە کوشت و
خوێن ڕێژێشی زۆر و کوشتارێکی زۆر بەرامبەری مسلمانەکان ئەنجامەدرا و مافەکانیان پێشێلەکرا لە کاتێکا پەنایان ئەبرد بۆ بەنگلادێش کە هاوسنوور بوون لەگەڵ ئەو وڵاتێکی ئیسلامیە بەڵام پەنایان نەئەدان و ئەیان گەڕانەوە بۆ وڵاتی میانمار بۆی کە ئەوان لەوێن دەرێ بیان کوژن و زیندانیان بکەن و سەرکوتیان بکەن بە هیچ شێوەیەک یارمەتی مسلمانەکانی نەئەدا. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی کەوە ڕقی گەلی بەنگلادێشی ڕقی پەنگ خواردویان لە کاتێکی ئاوادا بتەخێتەوە و سەقفی داواکاریەکانە بەرزکەنەوە بۆی کە ئەم حکوومەتە بڕوا و بڵێن ئیرحەل بۆیە ناسار کرا کە ئەمڕۆ دەست دەکار بچێشێتەوە و بەرەو هیندستان هەڵبێت ئەو وڵاتێکەوە پاڵپشتی زۆربەی ئەو دەسەڵات و ئەو سەرکوتکاریەکە کرد ئەوان پاڵپشتیان بوون هیندۆسەکان پاڵپشتیان بوون ڕۆیشت هەڵات بۆ ئەو وڵاتە. وڵاتنەی سەرۆزیرانی بەنگلادیش سەرراوێک کە پێشتر بۆ نمونە سوپا پشگیری کردووە سەرکوتکردنە بۆ بەرەزت باسی ئاماری 300 کوژراوت کرد لە ماوەی ئەو دوو مانگەدا قەدەغەکردنی بڵێن ئینتەرنێت هەبووە ڕاگررتنی ئینتەرنێت هەبووە قەدەغەی هاتوچۆ هەبووە بۆچی ئەمانە بڵێ فریای نەکەوتن یاخود چیمان پێدەڵ لەبارەی دووبارە کاریگەری خەباتی مەدەنیش کە لە ماوەی ڕابردوو زۆرێک لە بێ ئومێدی دروست بوو لە ناوچەکە لەبارەی خەباتی مەدەنیەوە. لە ڕاستیدا هیچ کاتێ نابێ خەباتی مەدەنی خۆپێشاندان بە نادی دەبژیرێت چونکە هەموو دەنگێکی ناڕازی کاریگەری خۆی هەیە و دەسەڵاتداران لێی ئەترسن. ئاسەیر کە سەرڕای ئەوەی کە ئەمە باسمان کرد ئەوان هاتن وەکو جەنابشدا ماژەت پێدا تەنانەت قەدەغەیان کرد بوو هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕەخنە بگرن لە دەسەڵات ڕەخنە لە حکوومەت بگرن و ئازادی ڕاو ئازادی ڕادەربڕینیان زۆر 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 بەرتەس کردبووە هەروەها ئازادی ڕۆژنامەگەری زۆر بەرتەس کرابووە. هەموو ئەوانە لە پێناو مانەوەی دەسەڵات و مانەوەی خودی سەرۆکوەزیران کە ئەمە بۆ جاری چوارەمین بوو لە هەڵبژاردنێکی وەکو بڵێ ساختەکاری و ڕووکەشدا جارێکی دیکە هەڵبژێردرا بوویەوە بەتەما بوون مەدەل حەیات لە دەسەڵاتە بمێنێنەوە خۆ و حیزبەکەی و هەرچی دەنگێکی ناڕازی هەبوو هەمویان یعنی وەکو بڵێ سەرکوت کردبوو و ڕێگەیان بە هیچ دەنگێکی ناڕازی نەئەدا. بۆیە لەگەڵ ڕۆیشتنی و لەگەڵ هەڵهاتنی بۆ هیندستان سەرۆکی وڵات بڕیاریدا کە دەست بەجێ هەموو ئەو جیراوانە ئازاد بکرێن کە لە ماوەی ئەو خۆپیشاندانانە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا هەمویان کە گیرا بوون هەمویان ئازاد بکرێن و هەروەها سەرۆکی ئۆپۆزیسیۆنیش کە لە زیندانەکانە ئەویش دەست بەجێ ئازاد بکرێ و دەرگا بکرێتەوە بۆ گفتوگۆ لە نێوان حیزبە سیاسیەکان و لە هەموو لایەنەکان و ئازادی گودرێ بە خەڵک و سوپاش لایەنگری لە خۆپیشاندەران کرد ئەوەش کە هۆکارێکی سەرکەوتنی خەباتی مەدەنی بوو چونکە بەڕاستی پێویستە لە هەموو وڵاتێکە سوپا لایەنگری میلەت بکە لایەنگری گەل بکە کاتێکەوە ناڕزایی دەرئەبڕێ نەک پشتیوانی دەسەڵات بکە و خەڵکەکەی خۆی سەرکوت بکە لە پێناوی مانەوەی دەسەڵاتداراندا. بۆیە خەباتی مەدەنی هەمیشە کاریگەری خۆی هەیە بەڵام ئەبێ بە شێوەیەکی ڕێکخراو بێ بە شێوەیەک بێکەوە کاریگەری خۆی هەبێ وەوا بکەم میلەتەکە ئاگای لە یەکتری بێ و ئۆپۆزیسیۆنەکان ئاگایان لە یەکتری بێت و لە پێناوی بەرژەوەندی باڵای گەل و وڵاتە بێ نەک لە پێناو بەرژەوەندی حیزبێک یان فئەیەکی دیاری کراوە چونکە 2000 هەر ئەو ئەنجامەی لە ئەکەوێتەوە کە بینیمان لە بەنگلادێش ڕوویدا ئەمە پیرۆزبایی لە خەڵکی بەنگلادێشەکەین و پیرۆزباییش لەو بەنگلادێشانەکەین کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا کار ئەکەن و کرێکاریەکەن ئەوانش جێخۆیتیان دڵخۆش بوون بەوەی کە وڵاتەکەیان ئازاد وە لەو دیکتاتۆرە. بەڵە سوپاس دەکەین کاتۆر دێمەوە خزمەتت کاک حاجی کاوە سەبارەت بەو گۆپاڵێک کەوتت ئەوان دەریان هێنا بۆ هەرێمی کوردستانیش کاتی هاتووە. وڵا هەرێمی کوردستان ناتوانین بڵین تەواو کۆپی کراوێکی ئەوەیە ناشتوانین بڵین بێ هەندێک شتێ لای ئێمە هەیە هێشتا ئەوان بەو زوڵمە نەگەیشتون هەندێکی لایوانەیە لای ئێمە هێشتا تقریبن تیان ناهێشتۆتەوە یعنی بەڵام دوجار بۆ ئەبێ ئێمە لەوان بچین بۆ ئەبێ ئێمە لە خۆمان نەچین ینی
مصیبەتەکە لێرەوەیە بۆ ئێمە لەوان بچین بۆ ئێمە لە خۆمان نەچین باش لە 2001 کە دەرنەچووە دوای 2010 بەو فێڵەی کە دەسەڵاتدارانی کورد ئێستا مەسەلەن هەڵبژاردنەکان دەرئچن و مەسەلەن ئەوەکەن هەمان شت بە زیادە لەوێ هەبووە چونکە ئەو وەسایلی لەوێ هەیە و ئەو ئیستیبدادی لەوێ هەیە و ئەو ئەسکەتاریەتە لەوێ هەبووە لێرە هێشتا بۆ نەوە نەبووە ئەمان لێکچوونیان ئەوە دووبارە مەسەلەن باسی هەرێمی کوردستانێکە بۆ ئەبێ لێک بچن کاکە هەموو زاڵمەکان و هەموو دیکتاتۆرەکان لێگەشن سیفەتیان ئەوەیە مانە و دەسەڵات شتێکی کەم نییە لە دەست بدرێ هەموو شتێکی بۆکەن کە لە 2010 جارێکی یەنەوە ئەم جەماعەتە ئیتر وەکو بڵێ هێت دواچەلە و دواهەلە بە دەسەڵاتی ئەسکەرتاری و پۆلیس و ئەسکەر و ئەمن و هەمووی لە خزمەتی کۆنتڕۆلکردنی ئەو شعبا بووە و بۆیە کە تەقیەوە ئەم جارە ئیتەوە تا ئین ناکرێت بۆ نمونە مەسەلەن ئەمریکا هاوارەکە ئاڵێ وەزعەکە ئارام کەن حکومەتێکی کاتی دروستەکەین مەسەلەن سەرۆکی سوپا ئاڵێ مەسەلەن ڕئیسەکە ئاڵێ ئارام بن وەزعەکە ئارامەکەین و ئین بێ نا تازە یعنی کۆنتڕۆلی دەستدەرچوو پێشتر خەڵک بە خەباتی مەدەنی داوای زۆر شت کراوە وەکو ئەمانەی ئێستا چۆن مەسەلەن ئەو هەمووانەی کە لە کاتی سەرای ئازادی لە سەرەکانی ئازادی و لە 2007 ئەو هەموو داواکاریە تەقدیم کراوە ئەمان پشتگوێیان خست و ئەگەر بەیانی شتێک بێ مەسوولێتی ئەم دۆزە ئەبێ ئەوان هەڵی بگرن دەسەڵات هەڵی بگرێ ئەوانی کە خەریکی خەباتی مەدەنی بوون و زیندانەکان پڕ بووە لەوان چەندین جار مزەکەری گەورە و داواکاری گەورەیان ناوە بەم حکومەتە ئەوە لە ئەنجامیەوەی بەدەمەوە نەچوون ئەمڕۆ حکومەت داوای مفاوەزاتەکانیان ئەوان نایکەن کە تازە تۆپ لە بەرپێ ئەوانایە باش بەس لە یەکسوونەکان ئەگەر یەک دیارکە من لە ڕووی ئەوەی کە شۆڕژگێرەکان دەستیان بەسەر دەسەڵات داگرتە بێ لە نمونەیەکی خۆشت پێ بڵم باش ئەو خەڵکە شۆڕشی نەکرد مەسەلەن لەو سەرۆ خانشین بێت ئەو خەڵکە شۆڕشی ئەو گەلی کورد ئەنفالی بەسەر هات کیمیایی بەسەر هات زیندانی بەسەر هات بەدەک من ماڵێکی شۆڕژگێڕ هەیە لەم کوردستانە کوڕێک برازایەک کەسێکی لە زیندانەکانە نەبوو بێ یا پریشکی ئاگری بەعسی بەر نەکەوت بێ باشە دوایی کە هات نەخوارەوە ئەوانە و شۆڕشەکە بەحسا پیرۆز بوو کۆمەڵە دەستیان بەسەرا گرت و احتیکاریان کرد یعنی ئەو لە ساسی داناوە لە ساسیەکەش ئەگەر وردی بکەیتەوە با لە ساسیەکەی پیرۆز بێ بەڵام ئەحسایی کراوە پۆینتێکی زۆر کەم لەو خەڵکانی ساڵی هەفتا ماوەن کە شۆڕشیان کردووە ئەم هەر ساسیەکەی ئێستا هەرماوە بۆ دەست و پەیوەندەکانی خۆی ئێستا سەر و سەر چاو ئەم ساسیە لای ئێمە ساهنەوە پێنجە سەدانەوە پێنج ئەگەر نەڵای ساسە بۆشی یەک ئیمتیازم پێ بڵێ غەیری ئەم دوو حیزبە و مقڕبەکانیان زیاتر بەدەست یەکیشکەوە بێ لە مدیری مەکتەبێکۆ لە مراقیبی پۆلێکەوە لە مەسئولی پێشەنجی پۆلێکەوە هەتا وەکو مدیر عامێک هەتاکو وەزیرێک یەک وەزیری بێلایەن و تەکنۆکراتم پێ بڵێ یەک مدیر مەکتەبم پێ بڵێ یەک کەس نییە ینی ئەمان ئەگەر ئەوان لە سی بوو بێ ئەمان لە سەد بووە هێشتا لە سەدەکەش قبوڵیان نییە مەسەلەن تەجاوز دەکەنە سەر هێڵەکانیکە ئەی لە ڕووی گەندەڵیشەوە لە ڕووی گەندەڵیەوە ئێمە ئەگەر نیسبە میئەویەکەمان وەربگری یەک لەسەر سەی ئەوان نین باشە یەک لەسەر ئەوان 175 میلیۆن بۆ 180 میلیۆن باشە ئێمە 3 میلیۆنی و تا 4 میلیۆنین دوو دەوڵەتی دوو ئیدارەیش نەوت فرۆشیشین بڕۆ و بێکاری و بەتاڵە و قوربەسەری و مەسات و ئیدەی لە لای ئێمە هەیە هێشتا لای ئەوان نییە ئەوەندەی لای ئێمە هەیە ینی لێکچوونەکان کە کۆپیمان کردووە ئەوەندە بە تۆخ کۆپیمان کردووە زۆر خراپ بەسەر ئێمە شکاوەتەوە هەڵاتن ئەوە چارنووسی هەمووانە بە دەسەڵاتدارانی هەرێمی شەوە بێ ئەوانەی کە خۆی دەسەڵاتدارانی بەدەرەکی دانی چۆنە گریمان کاکە هەر دەسەڵاتی عێراقی حساب بکە لە سەردەمی فەیسەڵ و غازی و حتا وەکو ئەم ساعاتە هەر کەسێ زۆری بوات پێ ئەگەر فریان نەبوو نەکەوت پێ کوشتبێتیان هەڵهاتووە هەمووی لە کاتی هەڵهات ناکوژراوە دەستی بەدەرەوە نەگەیشتووە و ئین بێ ینی خەڵک وازانێت ئەم دنیا شامی شەریفە بۆ هیچ کەس شامی شەریف نییە با گۆپاڵی خەڵک دەربێت لە خیزی جا ئەو خەڵکە ئەو کاتە بدانە ئەبێنە فیزی ئەو ینی خەڵک ماڵوێران بوو خەڵکە دەرناتوە لە هەرێم وڵی ئەداین چۆنە هەندی اعتیباراتەیە خەڵک هێشتا ئەوەی تیاماوە ئەڵێ با ئەم دۆزە مەسەلەن بگاتە کەناری ئەمان ئەجینا و خەڵکی هەرێم زۆر وعین با پێ بڵێم خەڵکی کورد زۆر وعی خەڵکی وعیە بەڵام
هێشتا نایەوێت ئەو وەزع بۆ ئاقارا بڕواکە لە دەست هەمووی بچێت. باش بەس باسی شۆڕژگەرەکان کرد لە زۆربەی هەر وڵاتانەوەیە کە ڕەنگە هەم شۆڕژگەرش نەبوون هەندێکیان دوجار بڵێن ئاوا دەبنە بار بەسەر میلەتەوە ئەو دەردە لە زۆربەی وڵاتان هەیە مەقولەیەکی خۆشە خۆمان کاک حەکی مەقولەیەکی خۆشە بوو لە هەشتاکانە سەرمان لە چەپە خورا و کاتە ئەنو کاکە واز بێن پرۆلیتاری ئەمڕۆ بۆ ژوای سبینەیە ئێمەش تووڕ ئەبووین کاکە چۆن واڵێن بەڕاستی شۆڕژێری دوێنێ چەتەی ئەمڕۆ بوو شۆڕژێری دوێنێ جەلادی ئەمڕۆ بوو یعنی بڕۆ ئێستا مننا بڕۆ ئەحسایی لە منەظەماتی حقوقی ئینسان وەرگرا بزانە ئاسایشەکانی سلێمانی و هەولێر و ئاکرێ و کوێ سیخناق نییە لە خەڵکە بزانە سیخناق نییە ئێستا بڕۆ ئەحسایەکی خەڵکی ونبوو وەرگرە کە هەر ئەسەری نییە نازان گۆڕدیار نین بزان چەند لە کوردستانە هەیە بەیانی بانگەوازێک لێرەوە بڵاو کە بڵێ هەموو ئەوانەی کە گۆڕونن بێنە بەر پەیام بزانە 2000 ماڵ نایەتە ئێرە ئەوە تاتە خەڵکی لە بیری چۆتەوە لەنەوە یەکۆ ئەم پەنهان کوژی و گۆڕونکردنە هەیە ئێکاکە ئەگە بەیانی شتێک بوو ئەو دۆزەی لە دەستچوو گلەی لە کێکە گلەی هەموو شتە پیرۆزەکانیان ینی جوانەکانی شۆڕشیان قەڵب کردەوە ئەمانە جوانەکانی شۆڕش و شۆڕژگێڕی و ئازادی خوازیان قەڵب کردەوە ئەوە تا خەڵک بەو گۆڕ بە گۆڕی پێش و ئاواتی خوازی ینی معقولە خەڵک هەبێت ئیعدامی هەبێت کیمیایی هەبێت ئاوات بۆ گۆڕ بە گۆڕی پێش و بخوازێ ئەمە یعنی چی ینی ئەمانە نەیانزانی دەوڵەتداری بکەن نەیانزانی جوانەکانی شۆڕش پیشانی خەڵک بن نەیانزانی جوانەکانی ئازادی پیشانی خەڵک بن کۆمەڵێک بوون تاجر بوون ماڵی احترامات بۆ خەڵکییان کە مەسەرن کەنارگیری کرد و جوانەکانی خۆی پاراستام ساعتە بەڵامی تر ئەوە بوو کە بینیمان ئەوەش ئەنجامەکەی من و تۆیە بەس بازرگانی سیاسیمان هەیە پیاوی دەوڵەتمان نییە کاکە ینی خەتەرەکە لە چیایە کە سیاسەتمەدار و دەسەڵاتدار حکومەتدارەکان کەسابەت بکەن لەو بازاڕە ینی مشکیلەکە ئالێ سەرچاوەگێ چۆن دەسەڵاتدار خەریکی کەسابەت و تجارەت و ئەم لاولایە بۆ خۆشی بۆ میلەتەکەی ناوایە بۆ ئەگە خۆگەر بۆ میلەتەکەی بێ ئێستا ڕئیس جمهوری وڵاتەیەڵێ من گەڕاوم وڵاتان سوال بۆ میلەتەکە مەکەم خەڵک پیرۆزبایی لەوەکە خەڵک دەستخۆشی لەوەکە بەڵام کاکە ئەمە هەر سەفقەیەکی کرد بێت هەر سەفقەیە کرابێ لەم وڵاتە بۆ شخصی بووە سوپاس دەکەم تێبەگەنمێکی زۆریش کراوە بەسەر کوردی وڵات یعنی سەیریکە ئێمە هەر وەکو چۆن مەسیسە باسی میانمارەکە یڵێ ئەو خەڵکە بەژمێنێتی میانمار هاتن ئەمان یا تەسلیمیانە کردو یان ڕیان نەدان هەمان شت لە لای من و تۆشە بووە کوردی ئێران چیان بەسەر بات چیان بەسەر هات لێرە ئەو ڕەشەکوژەی لە نەوەیەک و هەتاوکو ئێستا بەسەر کوردی ئێران و پەناهێندەی ئێرانیا هات لێرە چاود لەو چوار ماڵەوە نەبێ لە ئۆردوگاکانی ئێرە پەنادراون ئەدانی چی هەڕەشەکوژیان کردن کوردی تورکیاش عینی شیرێ کراوە هەر لە تاریخۆ من باسی ئەوە ناکەم باسی سەردەمی کوێ بەڵام هەمان ئەو وەزعی میانمارە ئێمەش کۆپیمان کردووە یا ئەوان ئەترسم ئەوان کۆپیان کرد بێت سێرێمە سپاسم دێمە خزمەتت کاکتۆر سەبارەت بە وانە و پەند لەم هەڵاتنە یاخود کەوتنی دیکتاتۆرێکی دیکە لە بەنگلادیشە چییە بۆ خەڵک بۆ دەسەڵاتداران لە کوردستان چ وانە و پەندێکی تێدایە وڵڵا وانە و پەندی زۆر هەیە هەرچەند بەداخەوە لە ڕابردوودا وانەی زیاتریش هەبوو زۆر دەسەڵاتداری ناوچەکە کۆتاییان پێهات بەڵام وانەی لێوە نەگیراوە بەداخەوە هەر لە وڵاتی خۆمان سەدام حوسێن کە دیکتاتۆرێکی بێوێ نەبوو ڕۆیشت حوسنی مبارەک زەین عابدین بن عەلی لە تونس و هەروەها قەزافی زۆری تر لەو ناوچەیە کۆتاییان پێهاتووە بەڵام بەداخەوە ینی دەرس و وانەی پێویستی لێوەرنەگیراوە ئەگەر چی ئەمانە بەڕاستی خوای گەورە وەکو خۆیە فەرمێ وەتیلکە لە ئیام و نداویلها بەینە الناس ئەمە سونەتی خوایە خوای گەورە فەرمێ ئێمە ڕۆژگار وەکو تەداولی سوڵتەش لەوە هاتووە ینی دەستا و دەستی ڕۆژگار دەستا و دەست ئەەکەین لە نێوان خەڵکە يوم لك ويوم عليك دەسەڵات طبعا شتێکی باشە ئەگەر لە پێناوی خەڵک و بۆ خزمەتی خەڵک بێت بەڵام ئەگەر زۆڵ مستەمی تێکەوت نادادی تێکەوت سەرکوتکردنی خەڵکی تێکەوت بێگومان ئەوە دەبێتە لە باتی نیعمە دەبێتە نێقمەت
بۆ خەڵک دەبێتە بەڵاو موسیبەت بۆ خەڵک بۆیە الظلم ظلمات خوای گەورە إن الله يمهل ولا يهمل خوای گەورە مۆڵەتی دەسەڵاتداران و ستەمکاران ئەدا بەڵام ئیهمالیان ناکە ڕۆژێک دێت ئەیانگرێت و تووشی کارەساتی گەورە ئەبن و وەکو زۆرێ لەو دەسەڵاتدارانەی ناوچەکەی خۆمان بینیمانن لە مێژووی نزیکە ئەمە جێگەی ئەوەیە کە پند و عیبرەتی لێوەربگیرێ بەڕاستی کە دەسەڵات بۆ هیچ کەسێک باقی نییە کورسی و پلەپایە بۆ هیچ کەسێک نامێنێتەوە ئەوەی ئەمێنێتەوە خزمەت و ڕۆیشتنە بە ڕێگەی خەڵکە گوزەرکردن بە ڕێگەی میلەتی خۆتە و لە پێناو بەرژەوەندی باڵەکانی میلەتە نەک لە پێناو بەرژەوەندی بنەماڵەیەک و بەرژەوەندی حیزبێک و بەرژەوەندی چەند کەسێکی دیاریکراویان ئەوانەی کە لە دەسەڵاتدان و دەسەڵاتی سیاسی و ئیداری و ئابووری وڵاتیان بەدەستە ئەبێ سەرۆت و سامانی وڵاتەکان لە پێناوی بەرژەوەندی خەڵکە سەر بکرێ خەرج بکرێ ئەو کاتە درز و کەلێنەکان و کەلەبەرەکان پڕ ئەبنەوە واتە ئەو بۆشایی کە لە نێوانی میلەت و لە نێوانی دەسەڵاتدارانە هەیە کەم ئەبێتەوە لێک نزیک ئەبنەوە بەڵام کاتێک دەسەڵاتداران لە بورجی عالیە تەماشای میلەتەکانیان ئەکەن لە خوارەوە و میلەت بە هیچ شێوەیەک ناگا بە دەسەڵاتداران کە ئەوەی خواستی خۆیەتی داخوازیەکانی پێبگەێنێ ئەوە لە کۆتاییدا درز و کەلێلەکە زۆرتر ئەبێ بۆشایەکە زۆر ئەبێت بە هیچ شێوەیەک ناگەن بەیەک و دوجار ئەتەقێتەوە بۆیە ئەبێ لە وڵاتی خۆشمانە بەڕاستی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا دەسەڵاتداران دوای ئەو دیکتاتۆری کە لە 2003 21 ساڵ لەمەوبەر کۆتایی بە دەسەڵاتی هێنرا پند و عیبرەت وەرگرن و پند و عیبرەتیش لە دەسەڵاتدارانی بنگلادێش وەرگرن و پێشتریش لە حوسنی مبارەک و زەینەب بن عابدین و هەروها قەزافی و ئەوانی تر وەرگرن بۆ ئەوەی ئەوانی مراجعەی خۆیان بکەنەوە پێداچوونەوەیەک بەو دەسەڵات و بەو حکومڕانی خۆیان بکەنەوە کە میلەت ناڕازیە میلەت چەندین جار خۆپیشاندانی کردووە دەنجی ناڕزایەتی دەربڕیەوە ئەمە پێویستی بۆ بە خۆداچوونەوەکە پێویست لە پند وانە لە شۆڕش و ڕاپەڕینی بەنگلادێشەکانیش کە ئەمە نزیکترینی ئەو شۆڕش و ڕاپەڕینانەیە کە لەم سەدەیەدا سەدەی 21 سەری هەڵداوە پێویستە لێوەرگیرێت کاکتۆرۆک و بۆ خەڵک و بۆوانش کە زۆرێک بێومێتی ڕووی تێکردن لە خەباتی مەدەنی بۆ خەڵکی جوانەی تێدایە جگە بۆ دەسەڵات بڵێن کە باسی وانەکەت کرد و باسی پندەکانت کرد بۆ دەسەڵاتدارە بۆ میلەتیش بڵێ ینی ئەو پندوانەی تایە و کە ماندوو نەبن و بێئومێد نەبن و هیچ شۆڕش و ڕاپەڕینێک بێ قوربانیدان نابێ بێگومان بێ هەوڵ و ماندووبوون و ئارەق ڕشتن نابێ بێ خوێن ڕشتن نابێ و ئەوانەی کە کار لەسەرەوە ئەکە مەداخەوە هەندێک بەدەقی ئاینی و هەندێکی دیکە ئەوانەی کە دەرباری دەسەڵاتن و شعر و شان و نامە بەسەر دەسەڵاتە ئەخوێننەوە ئەوانە زیاتر خەڵک سار دەکەنەوە لەوەی کە نابێ خۆپیشاندان بکرێ نابێ ناڕزایەتی دەرببڕێ نابی لە فەرمانی وەلی ئەمر دەربچی نابێ بە هیچ شێوەیەک یعنی ئەبێ ئەتەوە خۆت کوزۆڵە بکەی و ئەبێ بە هەموو ئەوەی کە دەسەڵاتی ئەیڵێت ئەبێ پێی ڕازی بی یعنی ئێمە لە سەردەمی خەلیفەکانی مسلمانانیشا کە لە سەردەمی خولەفای ڕاشیدینیشا بەو شێوە نەبووە ئەگەر یعنی مرکەنێرشیان بینی و ناشەرعیەشیان بینی بێت خراپەیەشیان بینی بێت لە دەسەڵات و لە دەسەڵاتدار و خەلیفە وتویانە ئەبێ ڕاستت بکەینەوە ئەگەر ڕاست نەبیەوە بە شمشێر ڕاست دەکەینەوە یعنی ئەمە کارێکە هەم لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە کارێکی ڕەوا و دروستە و هەم لە ڕووی واقعی و لە ڕووی سیاسەتی ئەم ڕۆژەوە کارێکی دروستەکە ئەبێ بە ناڕزایەتی بە گەیاندنی پەیامی خەڵک میلەت دەسەڵاتداران ناسار بکرێن کە ئەگەر خوار و خێچیەشیان هەبوو ڕاست بکرێنەوە و ئەگەر بە پەیامەکە ڕازی نەبوون بە خۆپیشاندان بە حتا ئەگاتە شۆڕش و ڕاپەڕینیش بەڕاستی لە کاتی پێویستە بۆیە ئەبێ میلەتیش بە هیچ شێوەیەک ناومێد نەبێت و هیچ شتێکی بەنادی دەنەگرێ ئەگەر بە وشەیەکی حەقیش بێ ئەگەر بە وشەیەکی ڕاستی بێ بەرامبەر دەسەڵاتداران بگوترێوەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم باشترین جیهاد وشەیەکی حەقە عند سلطان جائر
لای دەسەڵاتدارێکی ستەمکار بگوترێ ئەگەر هیچ یەشی دیتر لە دەست نەهات ئەضعف الئیمان ئەوەی کە ئینسان پێی ناخۆش بێ بەڵام ئەگەر توانی بە دەست بیگۆڕێ ئەبێ بەدەست بێ وەکو ئەوەی کە خەڵکی بەنگلادێش کردی ئەگەر بەدەست نەیتوانی ئەبێ بە زمان بە نووسین بە قسەکردن بە ئیعلام بە ڕاگەیاندن ئەگەر ئەوە نەبوو لانی کەمەکەی ئینسان پێی ناخۆش بێ و لانی کەم پشتیوانی دەسەڵاتدارانی ستەمکار نەکات. بەڵێ سوپاس دەکەم دێبم خزمەت کاتۆر کاک حاجی کاوە سەبارەت بە خەڵکی کوردستان ئێمە لە بەردەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان داین ئەو بڵێن خەباتی مەدەنی لە بەنگلادیش کە سەرکەوت بۆ ئێمەش پەندی تێدایە بێگومان ئێمە جاران کتێبی هەندێک نامیرکە ئاهات لە ساڵی هەشتاکانە باشە لە ئەزمموی خەباتی گەلان ئەزمموی خەباتی گەلان خۆم چەند زنجیرێکیان بینی و هاتیەوەی ئەمە هەمومان مەسەرەن تەجروبە بۆ ئەزممون لە یەکدی وەرەگرین و ئەوە پرسیارەکەی جەنابەت کە ئەڵێیت چ ئەزمموی بڵین پندێکی تەیە کە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان داین بەس هەڵەکانی وەکو خەباتی مەدەنیش هەڵەکانی ئەوان دووبارە نەکەنەوە دەسەڵ ئومێد دەکەم دەسەڵات بەخۆیان بچێتەوە و هەڵەکانی ئەوان دووبارە نەکاتەوە بۆ خەڵک کە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی بەڕاستی خەڵک یەک جار ئەمرێت یعنی ئەو خەڵکی بەنگلادیش یعنی ئێستا بوون جێی فەخری هەموو وڵاتان ینی بوون بۆ ئێستا سمبولی ئازادی خوازی ئەوانن ئێستا سمبولی ئازادی خوازی ئەوانن ڕۆژگارێکە بۆیان و کورد بەڵام ئێستا ئەوانن لە دەوڵەتەکەیان قبول کرد ئێمە هەمووی بەناوی خاترگرتن و نەفۆتانی ئەم دۆزە و چیژێ ئەم بۆ نمونە مەسن بەرەو هەڵبژاردنەکان ڕێز بەرەو هەڵبژاردنەکان ڕێت هەتا ئێستا عەقڵیەت یەگەیەڵێ دەکات خوا بە ئەو ئینە لە دەست نەچێت ئەو ئەزمون لە دەست نەچێت کاکە ئەزمونی چی ئەزمون کواماوە ئەزمون لە کونفەیەکوونێکە لە ساڵ 50 دۆڕاند خۆ ئەمە یاری وەرەقە نەبوو ئەم دەسەڵاتە بمێنێ ئەوەی تریش لە ناو دەچێت بە وچوونی بەڕێز ئەگەر بێت و بەم شێوازە حکومڕانی کرێ نەک لە ساڵ چلونۆکەی لە ساڵ چلونۆکەی بێ ببنە پەنابەران و بچن لە ئۆردوگەکانی ئێران و لە ئۆردوگەکانی فڵان شوێن و فڵان شوێنە بێ وەکو سوورەکانمان لێ بێت لەبەرەوە کوردەڵێ تا چەرمەکە سەگ نەیبردووە تاوەکو خراپتر نەبووە خەڵک خۆی کۆتاتەوە خەڵک ئەم بارە ڕاست بکاتەوە هەڵبەت کە ئەڵێن خەڵک ئێمە ئیستیغنا ناکەین لە دەسەڵات بڵین کاکە دەسەڵات چێرە خەڵکەیە بەڵام بە ئەو دەسەڵاتە بە خۆداچوونەوەکە ئەینا گۆپاڵی خەڵک دەرهاتووە بۆ نمونە مەسەن دەسەڵات زۆر بێمبالات بوو لە خوێنی ئەو خەڵکەی سەرای ئازادی و ناو سلێمانی باشە زۆر بێمبالات تا ئێستاشی لەگەڵا بێ تەقەکەرەکان بکوژن نە تەقەکەر گیراوە نە بکوژان گیراون نە بزان یعنی هەر تحقیق نەکراوە مەجلیسی بۆ نەگیراوە ئەمە یعنی چی هەوڵاتی وڵاتی تۆ نەبوون خەڵکی شۆڕە جێر نەبوون ئەو ڕەحمەتی کاک زاهیر و کێوی هات بۆ ئاواتەوە سەریان نایەوە مەڵی حاجە عەلی و ماڵی ینی کۆمەڵێ خەڵکی بەژمێنەت هەیە کە سمبولی ڕاپەڕین و خەباتە مەدەنیەکە بوون چاوشکاویان کردن کاکە ئەم ئیشەش ئاوها ناڕوات ئاوهانار ئێستا ئێمە بیڵین کە ئاوها ناڕوە دوایی کە کۆنتترۆلی شتەکە بوو لە دەست هەموو لایەڕوە کەس ناتوانێت ئەو تا کاکە ئەمریکا هاوارەکە ئاڵێ ئارامی بکەنەوە حکوومەتی کاچتان بۆ دروستەکەین ناکرێتەوە تازە بە زۆر کۆڵبژاردن وەکو خەباتی مەدەنیش دەرفەتێکە ئەنی جۆرەکانی خەباتی مەدەنی خۆپیشاندان هەیە وڵاتدان هەیە بڵم دقی هێشتا ئێستا دقی هێشتا دەسەڵات دەتوانێت بەم دوو دقە چی بکە ئەگەر بێوێت ئەو دۆزەی دەزێت نەچێت هەڵبژاردنێکی نەزیح بکرێت لە وڵاتی تۆ هەڵبژاردنێکی نەزیح بکرێت چونکە خەڵک تازە مەسەلەن ئەمەندە 4 ساڵی درراوە ئەمەندە 4 ساڵی درایەوە بەمانە ئیتر خەڵک تەمەەن 4 ساڵیە کاکە تەمەەن 4 ساڵیە من تەلەبەی 6 عدادی و یەکی مەحەد بوو کە انتفاض کراوە سەتاری شنسپی بوو تەواو تەمەنم ڕۆی ئیتر کوڕەکەم بەیانی تەمەنی ئەڕوا ئەوی کە 4 ساڵی کە تەمەنی ئەڕوا خەڵکیی زۆرمان بڕێ کرد چوونە ژێر خاک ئیتر خەڵکەت مەسخۆ هەر نێتی لێ نێناوە هەتایە عەبدی ئەمانە بێت نێتی لێ نێناوە بسم الله من هەتایە عەبدی ئەم دەسەڵاتە بووم ئەم دەسەڵاتە چی کردووە بۆمان چاوشکاوی کردین کەسایەتی خەڵکی نوێژ بڕۆ لە مزگەوتەکانە هەر سڵاوی نوێژە دەیتەوە کاکە یەک کۆمەڵ سوال کرد و یەشێک داوای کرێخانۆکایەکی داوای پارەی دەرزی و دەرمانەکە ئالم ڕۆژانە دەرزی و دەرمان لە گەورەتی خەسخانی سلێمانیان نەما کە سێ چارێکی دەسەڵاتی کوردی خۆیان خەریکی قاچاقچی دەرمان نەما کاکە بڕۆ دانێشەیەکت هەبێت دانێکت بین بێ ئەدنێرە بۆ خەسخانەی ئەهلی مەڵەمێکی تەتراسایکلین نییە لە خەسخانەکانە ئەمە یعنی چی
ئەمە یعنیشی ئەمە هەم هەڵبژاردن هەم بۆ ڕزگارکردنی هەرێم هەم بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵکی ئەمە دقەی هەشتا ئەبێ ئەم جارە ئۆپۆزیسیۆن و ئەو جەماوەرە گۆڵی خۆی بکات ئەگینا ئەم جارە دەسەڵات بگرن بەدەستەوە ئەبێ بڵێ ئەوە دوچەلە و تەسلیم هەموو ئیرادێکیان دێمەوە خزمەتت کاکتۆر سەرنجی بەڕژ چی لەسەرەوەی کە ئێمە نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 20دا دەرفەتێک کە وەکو یەکێک لە ڕێکارە مەدەنیەکان بۆ گۆڕانکاری دەکرێت حکومڕانی هەرێم ڕاز بکرێتەوە؟ لە ڕاستیدا هەڵبژاردن نابێت لە پێناو هەڵبژاردن بێت هەڵبژاردن وەکو پرۆسەیەک بۆ گۆڕانکاری شتێکی باشە لە هەر وڵاتێکا بکرێ بەڵام خۆمان ئەزانین کە هەڵبژاردن لەو ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر شتێکی ڕووکەشانەیە ئەنجامەدرێ بەڵام گۆڕانکاری ڕاستەقینە لە ڕێگەی هەڵبژاردن کەمتر هاتوۆتە ئاراوە ئەوە نمونەی بەنگلادێش کە سەرۆگۆزیران 4 جار لە ڕێگەی هەڵبژاردنەوە بۆتە سەرۆکی ئەو وڵاتە و سەرۆگۆزیران و بەڵام حکومێکی دیکتاتۆریانەی بەڕێ کردووە لە وڵاتی ئەمەش بەڕاستی هەڵبژاردن تا ئێستا گۆڕانکاریشی ئەو تۆی نەهێناوەتە دی بەڵام بێگومان هەڵبژاردن دەکرێت بێت ئەم جارە جیاواز بێ کاکتۆر لەبەرەوەی کە زۆر زەحمەتە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەو گۆڕانکاریەکە خواستی گەلە بێتە دی بەڵێ دەکرێت ئەم جارە جیاوازتر بێت کە خەڵک زۆر بەشداری بکە و کۆمیسیۆنی عێراقا کۆمەڵێک تایبەتمەندی تر هەیە ئەمانە سەرەتان بۆ گۆڕانکاری ئەگەر خەڵکێکی زۆر بەشداری بکە ئەوە دەگەڕێتەوە سەر ڕێژەی بەشداری خەڵک لە ڕاستیدا توانی بڵێن ئەگەر خەڵکێکی ناڕازی زۆرتر بەشداری هەڵبژاردن کە ئەم جارە بە تایبەتی لەوانەیە جیاوازیەکە بێ لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەشتی ئەو هەڵبژاردنە ئەکا لەلایەک و لەلایەکی تریشەوە ئەبێ ئەو کەسێک کە بەشداری هەڵبژاردنەکە دەنگەدا ئەبێ کۆڵێ بایۆمەتری هەبێت و ناکرێ کەسێک دووبارە دەنگ بداتەوە ناکرێ مردوو دەنگ بدا ناکرێ هەرچەندە من پێم وانە هەموو پرۆسەیەک ساختەکاری هەرتەیەکەوێ بەڵام ڕەنگە ئەم جارە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان ساختەکاری کەمتری تێدا ئەنجام درێ بۆیە پێویستە زۆرینەی ئەو خەڵکانێکەوە بایۆمەتریان ئەنجام داوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆی بتوانن لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە گۆڕانکاری لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری وڵاتەکەیاندا بکەن و بەشدار بن لە پرۆسەی گۆڕانکاری لە وڵاتەکەیاندا. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاک حاجیکەوە دوخولێکێکمان ماوە سەبارەت بە ئەو زوو جار باز دەوە کە هەمان وەکو یەکن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن یاخود دەڵێ لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیان کردووە کە داوای گۆڕانکاری لە خەڵک دەکەن بۆ هەڵبژاردن. دەسەڵات مەرجی هەرجا هەموو جارێک بە زەبری چەک کارەکە لە باربا جاری وا هەیە ئیعلام بەخۆیەتی هەموو شتێک بەخۆیەتی دراو بەخۆیەتی ئێستا قسەیەک هێڵێ هەمویان وەکو یەکن کاکە بۆ هەمویان وەکو یەکن یعنی ئەو خەڵکە و گوناحە نەکاتم لی خۆی بۆ هەمویان وەکو یەکن یعنی کەسێک کە چاویچیەکی بەدبەخت لە دەستی پارێزراو نییە هەتاوەکو خاوەن کۆمپانیایەک کەسێکیش کە ئازاری مێرولەیەک نایە و پشیلەیەک خزمەتەکە بە ئەجریێزانێ و ماڵەهەتیوەک تێرەکە ئەم دوانە فەرقیان نییە ینی زۆر سەیرە و خەڵکە فەرقیان نییە کاکە وەرە با بیرۆگرافیایەکە بۆ کەم بزانە چی پەرلەمانتاری ئیسلامیەکان چیان کردووە کەیسی هەڵەبجە بەدەستکیەوە بوو کە 4 ڕۆژ پێش وفاتی مامۆستا ناسیح بەڕەحمەت بێ کەیسی هەڵەبجە بەدەست مامۆستا ناسیح بوو 2 ڕۆژ پێشەوە هاواری 2005 بەڵێ پێش وفاتی داکۆکاری کەیسی هەڵەبجە لە بەغاشێ بوو مامۆستا ناسیح بوو بەڕەحمەت بێ لەسەر هەندێک ئێمە شەیدی وەکو مامۆستا محەممەد سەنگاویمان هەیە بەڕەحمەت بێت لە هاتووشەی ئاشتەوایی وڵاتە ئەم پیاوە کەوتە ئەو کەمینەوە کوژرا هەمیشە مەسەلەن ئەو وریاکردنەوەی جەماوەرە کە بوتمان کاکە هاوار بۆ خاتی خۆ ئەمانە دەستێکی ئەمین نین پوڵ و درا و نەوتی ئەم میلەتەیان کردو دەست ئەمە کێ ئەم خەڵکی وریا کردەوە 50 ساڵی کە دوو دەسەڵاتێک ناڵێ ئێمە دەستی ئەمین نین هەوادارانیشان ناڵێ دەستی ئەمین ئەی ئەمە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و ئیسلامیەکان نەیان کرد دەرهێنانی موچە لە دەستی دەسەڵاتدارانی پەرلەمانتارانی ئیسلامیەکان نەیان کرد لە خوارەوە کارکردن بۆ معامەڵەی ڕاستەوخۆی مرکز بەغا لەگەڵ مەحافەزەکانە ئەمە کێ کردی
بە پارێزگاری بوونی هەڵەبجە بە شایدی محەممەد تەمی مەڵی ئەحمەد حاجڕەشی کەیسەکە کەیسی ئەحمەدی حاجڕەشی بووە یعنی مەسە بەنداوی دەڵگە لە مدا لە مەتێ خەڵازێ چێ قسەی لەسەر کرد هەر پێی سۆرانمە قسەی لەسەر کرد یعنی هەر شتێک پێیان کرابێ من کاکە من چی من بە بێژووی ئەمانە ئینکەم 3 ڕۆژ بوو 4 ڕۆژ بوو 1 هەفتە بوو ئینتیفاازە کرابوو هەر یەکەم بیسمیلای یەکەمیان وەرە بیرۆگرافیایەکی سەری ئەی بۆ بڵێم هەر کاتیش نەماوە ڕەوە شۆفڵ و ڕەوە حەفارە ڕۆژ بۆ ئێران یعنی سەرخان و ژێرخانی وڵاتیان لەناو برد سەدی بێخمە فرۆشرا کە هەتا ماوە دروست نابێتەوە کەلوپەلی فەرمانگاکان براوە تەنکەرەکانی نەسر و باریکە لە مەریوانە فرۆشتان سەیتەڕی چەتەگەریدان ڕاهی تاگلایەن برایم خەلیل بەو دەردە ڕۆی کە هەموو مناڵی کورد دینارێکی نەبوو برایم خەلیل ڕۆژانە پارێتی ئاباری بعد فرۆشتن و نەوت فرۆشتن و نادامچی فرۆشتن ئێسش قوربەسەرترین کارکە لەم هەفتە ڕووی داوە تازە مەنتیقەیەک خەریکە ئەبوژێتەوە شووتی پێنجێن و بەرهەمی کشتتوکاڵی پێنجۆن لەولاوە سەوزە و میوەشی سرا دەکەن بۆی قوربەسەری جوتیارێکی هەژاری مەنتیقە و ئاوەدانی مەنتیقەیەک کەوتۆ ژێر سپاس دەکەین هێڵ هێژاریەوە سپاس دەکەین کاو پێنجبینی کارگەری دەستەی چاودێری کۆمەڵی دادگەری لە سوپاسانەکەم ستۆریۆ دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە سپاسی بەڕێزیش دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکاران و خاتەمەنە